هەنگوین بەرهەمێکی سروشتیە کە هەنگەکان لە ڕێگی گوڵەکانەوە دروستی دەکەن. بەرهەمێنانەکەشی بریتیە لە خولێکی بایۆلۆژی و ژینگەیی و پرۆسێسکردنی کە کاریگەری لەسەر کوالەتی و چەندایەتیشی هەیە. هەنگوینی هەرێمی کوردستانیش ساڵانێکان ناوبانگێکی باشی لە ناوخۆ و دەرەوەدا هەیە. لە یەکێک لە گوندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هەنگەوانێکی بە ئەزموون باس لە شێواز و پرۆسەی بەرهەمێنانی هەنگوین دەکەین. وەک دەڵێن ئەگەر هەنگ نەبێ ژیانیش نابێ. هەنگیش بۆ بەرهەمهێنانی هەنگوین بەرهەمێک هەم خۆراکە هەمیش دەرمان و تەندروستە بۆ هەر مرۆڤێک کە دەیخوا. هەنگوینی هەرێمی کوردستانیش بە کوالێتی و جۆرە باشەکەی ناوزەندە کراوە لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان. ئەگەر بە ژمارە پێتان بڵێم نزیکەی 8,000 هەنگەوان لە هەرێمی کوردستان سەرقاڵی بەرهەمهێنانی هەنگوینن لە گەرمیان و لە کوێستان. پار واتە ساڵی 2024 بڕی بەرهەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستان نزیکەی 624 تۆن بووە بە چەندین جۆری جیاواز. بەڵام بەپێی پێشبینیەکان بۆ ئەم ساڵ کاریگەری کەشوهەوا کاریگەری دەبێت لەسەر بەرهەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستان، بەڵام کاریگەری لەسەر کوالەتی و جۆرە باشەکەی نابێت. وەک هەر بەرهەمێکی تر و سیاسەتەکانی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستانیش هەنگوینیش چووە ئەو چوارچێوەیەی کە خودی سەرۆکی حکوومەت سەرپەرشتی پرۆسەیە بکات کە ئەم هەنگوینە باشەی هەرێمی کوردستان کاری لەسەر بکرێ و هەناردەش بکرێ. لە قۆناغی یەکەمیشدا بەشێک لە هەنگوینی جوتیارانی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە کرا. مەبەستی منە لەم بەرنامەیەدا لەگەڵ کۆمەڵێ هەنگەوانی نمونەیی سەبارەت بە شێوازی بەرهەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستاندا بە دوواداچوون بکەم. بۆ پێی کە جەنابتان هەنگەوانێکن ئەزمونێکی باشتان هەیە لە ناوخۆ لە دەرەوەت بینیوە سەبارەت بە بەخێوکردنی هەنگ. بەرهەمهێنانی هەنگوین دیارە هەنگوین هەرێمی کوردستان بۆ بەناوبانگە کە باشە، بەڵام لە ڕووە زانستیەکەیەوە پەروەردەکردنی هەنگێک چۆن دەبێت؟ پەروەردەکردنی هەنگ بە شێوەیەکی گشتی ئەبێ ئێستا بە زانستی پەروەردەی بکەین، بە شێوەیەکی زانستی. زانستێکە کووە خۆی ئەبێ ئەتوو لەگەر هەنگەکە بڕۆی. عادەتەن لە کوردستان لە باوڵی منتیقە لۆ منتیقەی فەرقی هەیە. لە گەرمیان هەنگ زووتر دەست بە گەشەکە وەکو لەو ناوچەیمە، ناوچەیمەش زووتر دەست بە گەشەکە وەکو لە کوێستان باڵێن. ئەوزاتوو ئەبی بەپێی هەنگەکە مەرحەلە مەرحەلە لەگەر هەنگەکەی بڕۆی. باشە لایەنە زانستیەکەی چییە و خۆناغانی جەنابەت باس؟ لایەنە زانستیەکەی ئەوەیە خۆی ساعتوو باڵێن هەنگێکمان هەیە لەسەر 3 شانە 4 شانەیە. خۆی عادەتەن هەنگەوانێک ئەگەر نەشارەزاوی لێ گەڕێ ئەو هەنگاتە خۆی بێ خۆی مەقسەد گەشە بکە زیاد بکە. ئێستا شتیتکەمان هەیە باڵێن ئەتوو پێش ئەوەی کە هەنگ ئێستا داوای شانەی بکە داوای ئیتار بکە ئەتوو ئیتاری لۆ دائانەی هەنگەکە زووتر دێتە پێش. لەلایەنی دەرەجەیەک باوڵین ڤاڕوا خۆی سەرەتانی هەنگ ڤاڕوایە. ئێستا هەنگەوانی زۆرمان هەیە مەقسەد دەرمان هەر بەکار ناینی، هەر باوەڕیشی پێ نییە. تێگەی ینی ئەوانە لەو هەنگەوانی پیشەگەریش ئەبیتە سەرەتان ئەو هەنگەوانە. چۆن ڤاڕوا ئەگوازێتەوە لە هەنگێکەوە بوو هەنگێشکە ئەگوازێتەوە. ئێستا خۆی ئەمن باوڵێن لێرە دەرمانی ڤاڕوایەکەم لەو منتیقی هەنگەوانشکە هەیە دەرمانی ڤاڕوای ناکە، ینی باوەڕی هەر پێی نییە. ئەمن هەتا دەرمانیش بکەم دووبارە لەو هەنگیت کە وەرەگریتەوە ئەو ڤاڕوایە. جیاوازیەکانی هەنگوینی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ترا چییە؟ ینی بە چیە هەنگوینی کوردستان چۆن دەڵێ لە ڕیزبەندی یەکەمە دایمە دیارە ڕەنگەکەیەتی تامەکەیەتی کوالێتیەکەیەتی؟ خۆی کوالێتی هەنجوونەکەیە. کوالێتی هەنجوونەکەش ئەگەڕێتەوە سەر ئەگەڕێتەوە سەر ئەو گوڵ و ئەو دورکانەی ئەو درەختانەی کە هەنگ شیلەکەی لێوەرەگری. خۆی کوردستان ناوچەیەکی دەرەجەیەک گونجاوە، هەم لە ڕووی کەشوها و لە ڕووی لە وەرگاشەوە باڵێن ئەو گوڵ و گوڵزارانەی کە هەنگ شیلەی لێوەرەگری ئەنوا و ئەشکاری تێدا، ینی خۆی شیلە هەنجوین بەچی کوالێتەکەی باشەبی لە یەک سەرچاوە شیلەی نێنی لە یەک گوڵ.
چەندین گوڵمان هەبی چەندین دڕکمان هەبی درەختمان هەبی هەتا ناوعەتی گوڵەکان زیاتر بی کوالێتی هەنجوینەکەی هەرێمی کوردستانیش پایتەختی گوڵەکانە پایتەختی گوڵەکانە بەتەکیت هاوڵاتێکی ئاسایی کە دەچێت هەنگوین دەکرێت ینی کۆمەڵێک لەوانێ ڕێکار و تەکنیک هەبێ بۆ جیاکردنەوەی هەنگوینێکی ئەسڵی لە هەنگوینێکی چۆنڵی ساختە چییە چۆنە جیاوازیەکەی چییە؟ خۆی دەستنیشانکردنی هەنجوینی ئەسڵی و عادی زۆر زەحمەتە ینی ئێستا باوەڕ کە هەنجوینی دروستەکەن هەنجوینی شەکریش نییە ینی خۆزگە شەکر بواە ئەنی هەنگەکە شەکری پێدرابایە زۆر باشتر لەو هەنجوینێکی ئێستا لە بازار هەیە معمەلە دەستکردی مرۆڤ دروستیەکە ئێستا لە 160 ئەو هەنجوینانێکە لە بازاری هەیە هەمووی هەنجوینی معمەلیش با بڵێن هەنجوینی باسی هەنجوینی ڕاویتم تۆڵی شەکر نییە لە چی دروست دەکرێت لە شەکری معمەل ئەیتاوینەوە ئەی کاتە هەنجوین تام و بۆنی هەنجوینیشی تێکری ئێستا هەنجوین بتەوێت بە تام و بۆنەی دروستیەکەن ئەو معمەلانە باشە چۆن جیای بکەنەوە ئێستا چۆن جیاب بکرێتەوە بەخوا جیاکردنەوەی فقط مختبەر بەس بە مختبەر ینی ئێستا خەڵکێک هەیە مەقسەد هەنجوینی ئەسڵی ئەو هەنجوینێکە لەو سروشتە جوانەی بەرهەمدێ لەگە هەنجوینێکی ئەو هەنجوینێکە لە معمەل دروستی کردێ بیخۆ احتیمالە معمەلەکە خۆشتر بیتانی ئەی دەڵێن بخە ئاوی گەرمە و بخە ناو سەلاجە و ئەو شتانە ئەوانە هیچیان زانستی نین ئەلمینین خۆی هەنجوین ئێستا بەداخەوە ینی والله هەتا حدێک ئەتوانم بڵێم ئەو 1-2 ساڵانە بە حکمی ئەوەی هەنگاوانی پێشکەوت و زیرەکمان لە ناو پێ هەبووە لەڕێی تەلەڤیزیۆن و سۆشیال میدیاوە ینی حتا حدێک ئەتوانم باڵێم خەڵکەکەیان وشار کردیتەوە هەنجوین ئەگەر سپی بوو خاصەتەن زستانان ئەگەر لە 14 پلەی سەدی هاتە خوارە هەنجوین تەبەلوورەبی ڕەنجی سپیەبی جاران خەڵک هەموو ئەیوت ئەوە کاکە شەکرە ئەو هەنجوینە عادیە بەعکسەوە خۆی هەنجوینی ئەسڵیش ئەوەی بەسەردادێ باڵێن ئەو سیفاتی بەسەردادێ سپیەبی ئەوە نیشانەی ئەوە نیە کە هەنجوینەکە عادیبی هەنجوینی ئەتو ئەوە نییە قیاس نییە بیکەی ناو فرێزەر و بیکێ ناو باڵێن ئاوی گەرم و خۆی ئەو هەنجوینێک کە تەبەلوورەکە ئەسڵیشە ئەتو بیخە ناو ئاوی گەرم چاکە بیتەوە خۆی دێتەوە دیگەی ینی تەنها تاقیگەکان دەتوانن جیای بکەنەوە بەتەکید تەنها تاقیگە لە هەندێک شوێن دەبینین دەڵێن هەنگوین بە 200,000 لە شوێنێکتر دەڵێ بە 150 لە شوێنێکتر دەڵێ بە 50 لە شوێنێکتر بە 25,000 ئەگەر ینی نمونەیەک لە هەموو کوردستانە بگەی هەنگوینێکی باش نرخەکەی چەند دەبێت کیلۆی خۆی بەداخەوە ینی ئەو سادەش وای کردیە هاوڵاتی سیقەی بە هەنجوینی نەمینی ینی ئەوە خۆزگە حکوومەتی هەرێم ینی هیوادارم بە پێر ئەو داواکاری من بێ ینی سعرێکی بۆ هەنجوینی دیاری بکە ئێستا فەردەیە برنج لە هەموو بازار لە هەموو کوردستان 1000-2000 دیناری فەرقا ئەمە کابرای نەخۆشە بۆ تەلەفۆنی کردو وتی کاکە دکتۆر هەنجوینی بۆ دانایمە ڕەجاءن هەنجوینێکی ئەسڵیم بدێ تەلەفۆنی بۆ شخصی خۆم کردی وتی بەسەنی وتم 50,000 کیلۆی نەیبردیە لۆ کاکە وڵا هەنجوینی ئەسڵی بۆ 50,000 ئەدی بەچەندی بیارێ وڵا 120,000 یان $100 تێگەی ینی هەندێک هەنگاوانی باڵێن بێویژدان سعرێکی وا بە مشتریێری ینی مشتریش حەقوە ینی حەقوایە هۆشیار بیتەوە بە هاوڵاتی هۆشیار بێت هاوڵاتی هۆشیار بیتەوە بە سعری بەرز تێنەکەوی هەڵ نەخەڵەتێ ئێستا نرخی هەنگوین لە هەرێمی کوردستانەوە چۆنڵی وابەستەی ویژدانی هەنگاوانەکان بزەبت ئەو هایە ئارێ وەڵڵا باشە من دەمێن نمونەی هەنگوینی ئەم ساڵی جەنابەت ببینم با تەماشایەکی بکەین زانین چیت کردو ئەم ساڵ جەنابەت فەرموو با سەیرێکی بکەین زانین چیمان هەیە کاک پەرەنگەمەیان چییە کە جەنابەت ئێستا سەرەکیاڵ دەیتەوە ئەوە هەنگێکە با بڵێن ئێستا تەماشاییشەکەین هەنگێکی ئەمەد بۆ بەکاربێنم ئیتاڕیە بەکاربێنە خۆی وەکو باسم کردی ئێستا ئیتاڕە دایانەی بۆ هەنگ ئەوە هەنگەکە خۆی دروستیەکە خۆی دروستیەکەوە وەکو ئەو ئیتاڕی نیە ئێستا ئەوە با بڵێن دامان ناوە ئەوە ئەساسە ئەوە سعری هەنجوینەکەی فەرقەکە ئەو هەنجوینە لەگەڵ ئەو هەنجوینین ئەوە سامە بە چەندەم هەنگوینە ئەمە بە 50,000 دەین شانە کیلوی بە 50,000 دەین ئەوە بە 75,000 دەین کیلوی ئەوەیان چیەوە شەڕای نەشتا هەمووی ئەساس ئەوانە ئەساسی بۆ دانراوە با بڵێن باش بە حکمی ئەوەی ئێستا تازە لێرە مەوسیمی شیلێ دەست پێەکە وەکو پێویست زاڵێ ئەومان نەبووە ئەوە لێرە پێم خۆشە لێرە باسی ئەو مەلیکە و شاژن و هینی هەنگەکانمان بۆ باسیەکەین ئێستا با مەلیکە کەش ببینین باسیەکەین وەی هەر سندوقە با بڵێن یەک مەلیکەی هەیە یەک مەلیکەی هەیە مەلیکە هەیە بەڵێ
ئیش و کاری ئەو سندوقی شەیەکە هەمووی ئەو مەلیکەیە ئازان ئەو سندوقی هەمووی چۆن دەڵێ و سەرپەرشتی ئەو دەکەن مەلیکەیەکە بەڵێ ئەو ئێستاگەر بیبینی ئەوە بەچکەیە دیتە ئەوە گەرایە هەمووی گەرای سەردا پۆشراوە گەرایە ئەستا مەوسومی شیلێکە دێت ئەو گەرایە دێتە دەرێ هەنگەکە شیلێکیەکە ئەستا ئەگەر دیقەت بدەیت ئەوە گەرای تێکردی هێلکەیە ها تێکردیە ئەگەر چاوە ببینی بەڵێ سەیدەکەی هەمووی وردی تێدایە هێلکەی وردی تێدایە هێلکەی ڕۆژ ئێستا لەم خۆناغەیە دوای چەند ڕۆژی تر ئیتر هەنگوینەکە چۆن لێ ئامادەیە بۆ بە بازارکردن خۆی لێرە لە کۆتایی مانجی 6 سەرەتای مانجی 7 ئەبی هەنگ ببڕی لێرە ئەگەر شیلە هەبوو ئەگەر هەبوو ئەو ساڵە ئەتوانم بڵێم لە یەکێکە لە ساڵە هەر خراپەکان بۆ بەرهەمێنانی هەنجوین هەتا ئەو دەقەی ئێستا هۆکارەکەی کەشوهەوا هۆکارەکەی کەشوهەوایە بە دڵنیاییەوە کەشوهەوا هۆکارە ئەگەر کەشوهەوایەکە گونجاوبی ڕەشەبا نەبی تۆز و خۆڵ نەبی ڕادەیشێک گونجاوی خۆی هەنجوین ڕاستەخۆ پەیوەندی بە پلەی گەرمیەوە بە پلەی گەرمی ئەبی گونجاوبی 35 تا 45 لەو کاتانە ڕادەی 6 ڕادەی نزمی پێرین لە 50 و 70 لەگەر ئەو ڕادێنە گونجێ تاوان شیرەکەش دروست نابی ئەرکە سەرەکیەکانی هەنگ بۆ بەرهەمێنانی هەنگوین بەرهەمێنانی هەنگوین خۆراکی شاهانە بڕۆ بلوس شەمێ پیتێنی گوڵەکان ژەهر بەهۆی گۆڕانکاری کەشوهەواوە ڕەنگە بەرهەمی هەنگوێنی ئەمساڵ بەدڵی هەنگاوانان نەبێت چونکە وەک خۆیان ئاماژەی پێدەکەن بەرهەمێنانی هەنگوین وابەستەیە بە کەشوهەواوە چونکە خۆراکی سەرەکی هەنگەکان گوڵەکانن. بۆچی باز لەوە دەکرێت کە کەشوهەوا زۆر کاریگەری لەسەر مێش هەنگوینەکان هەیە بە تایبەتی ئەم ساڵانی پێشبینەوە دەکرێت کە بەرهەمی هەنگوین کەم بێتەوە ینی کاریگەریەکانی کەشوهەوا کامانن زیاتر کە زۆر لەسەر مێش هەنگینەکان دیاری دەدا ئەو ساڵانەی کە پەرە لە کاتی خۆیەدا پەیوەندی ڕاستە خۆی بە بەرهەمی هەنگوینەوەیە ئەو ساڵێک کە پەرە داداتن لە کاتی خۆی تەڕانە و گژوجەیە گەشا کاتن لەو کاتانە ڕاستەوخۆ پەیوەندی بە و بە مەوسمی هەنجوینەوەیە تەبعاان ئەمە دەبین ئێستا کە زۆربەی ناوچەکان هەوسارە هەر لە سەرتاوە لە پاییزەوە برێم ئەمە پێشببینی ئەوەمان کردبوو هەنجوین کەم بیتن هەوسارە ئەی پەیوەندی بە پەڵەدانەوە هەیە پەیوەندی بە پەڵەدانەوە هەیە تەبعاان ئیدی ئەو گژوگیە گەشە ناکاتن کە پەڵەی نەدا ڕاستەوخۆ پەیوەندی بە هەنجوین و بە بەرهەمی هەنجوینەوە هەیە باشە بەپی ئەزمموی خۆت کام ساڵە چۆنڵی هەرێمی کورسان تێرباران بووە هەنگوینێکی باشمان هەبووە جیاوازی هەبووە کوالەتی هەنگوینەکە دەبعاان 2022 تەبعاان باشترین ساڵی بەرهەمی هەنجوین بوو لە کوردستان هەر ئەو سارەش بوو تەبعاان کاک فەرەنگ پلەی یەکەم هینە لە سەئاستی 42 وڵاتی ئاسیاوی ئەو ساڵە لە کاتی خۆی پەڵەیدا یعنی برێ مانجی دە ئەوانە پەڵەیدا هەموو ئەو گژوگیانێک کە پەیوەندی بە بەرهەمی هەنجوینەوەیە لەو کاتەوە خۆی قەیم دەکات تەبعاان لە بوهارەکەی کە تێر ئاوە ئەو گژوگیایە گەشە ئەکاتن لە کاتی خۆش بارانی پێویستیش لێدا تەبعاان ڕاستەوخۆ پەیوەندی بە بەرهەمی هەنجوینەوە بە ئەو سارە باشترین ساڵی بەرهەمی هەنجوین هەنگوینی سروشتی لە مادانە پێکهاتووە شەکری میوە فراکتۆس بە ڕێژەی 138 قامیشی شەکر سۆکەرۆس بە ڕێژەی 105 هەنگوین دەیبەستێ و دەبێتە مادێکی بلووری ڕێژەی سوکەرۆز و فراکتۆز یەکسان دەبن هەنگەوانان ئاماژە بەوە دەکەن کە دەبێت حکومەت پەرە و پاڵپشتی زیاتر بە بەرهەمی هەنگوین بدات چونکە کەم ساڵ هەیە لەسەر ئاستی ناوچەکە هەنگوینی کوردستان لە ڕیزبەندی یەکەمەکان نەبێت
کاک حاجی چەند ڕۆژێکی ماوە ینی چۆنڵی بۆ بەرهەمێکی تەواوەتی هەنگوین بەڵام ئێمە کە هاتینە لای بەڕێستان شتێکم بین دەبینم ئەو پارچە حەسیدانە لەسەر ئەو سندوقی شانە هەنگوینانەیە هۆکارەکەی چییە؟ بەڵێ بەخێنن سەرچاوم ئەو کارەکە ماوەیە پێش ئێستا هەنگەکانم هەندێکیان لە شوێنی فراز بوون لە دەوروبەری هەولێر بوون لەوێ گەرمە داهات دوای هینامانە ئێرە عادەتەن ینی لە 15 تاکو 26 چکە ئێستا شێستانەکان هێشتا زووە جا و فترەی بەڕاستی چۆن نیسان هەست دەکاتن ینی خۆی خۆشەوێتن خاستن هەنگەوانیش دەبی مێشەکانیەوە خۆش بێتن ئێستا دەرەجە حرارە جەنابەت بینی دەستمانە سەر سندوقەکان چەند گەرم بوو لە بن حەسیرەکە تەقریبەن ئەتوانم 7-8 دەرەجەی فەرقەی هەیە ئەجە باشترین ئەوەیە حەسیرە لۆ لەبەرەوەی مەسەن ئێستا کونکوناشە هەر ماوەیەکە هەوا گۆڕژێ شتیاکرێتن ئیترەوە چەند سارە بەکاردێن و هیوادارم هەنگەوانەکانە ئەوی بەکارنێ و ئەنج بەکاربێن سوودێکی زۆرم لێ بینیوە هەنگاوانەکانی تریژی سپادەی لێکن حتمما سوودەکەی چیە سوودە سەرەکە سوودە سەرچەکە گەرمیان بەرێ فێنکە کاتەوە ئیتر سەرڕای ئەوەش ڕۆسەی بەرهەمێنانەکەی هەنگوین خێراتر دەکات ئەی تەمان لەبەرەوەی جەنابەت ئێستا مەسەنە ئەو هەنگانەی کاچن مەشغولە بن ئاو دینن بەرکو کارکەرەکان زیاتر ئەچن بۆ هەنجین هینانیان بۆ موادیکە خڕەکەنەوە وەختەکان زیاترە بیتن تا ئەگەر بێت و گەرمیان بی چکە بە خۆزانی پرۆسی ئەوەی دینین بارەکانیان لێکەدەن ئیترەوەکوم بەڕدێکی بۆ دروستەکەن چەند گەرما بیتن جێیشی زیاتر مادێبیت و تاتی ئەوەکەی دینی ئاوەکەی دینیتن بڵێ سامە شانە هەنگوینێک لەبەردەستی ئەمەیە ئەمە چەندی ماوە بۆ پێگەیشتن ئەوە هێشتا ماوە سەیریکە هێشتا ئەو سار ینی ئەو بۆ خۆی هەیە ئێستاوە بۆ خۆی هەیە بەس بۆ منی هێشتا نییە زانتیزاری کوێستانەکەن ئەوە بزانە ئەوە سەری داپۆشراوە باشە ئەوە ئێستاوە داپۆشراوە تەواو ئێستا ئەوە هێشتا دانەپۆشراوە ئەوەش گەرای داپۆشراوە ئەوە تەقریباً دوای هەفتەیەشی تر ئەوانە ئەگەر هەنجین هەبێتن ئەوە گەرایەکە دافڕینی و هەنجینەکە لە شوێن دانێ ئەگەنە بەتاری بەجێ دێریتەوە گەشتبینەوەی کە ئەم ساڵ هەنگینمان باش بێت والله کاریگەری لەبەرەوەی بە خۆزانی ئەو سار ڕێژەی بارانبارین کەم بوو ئەوەش یەکسەر ڕاستەخۆ پەیوەندی بە گژوژیا هەیە هەتا ئێستا تەنها بۆ خۆیان هەیە لێرە ینی کەمێکی کەم تاک ینی کەمێکی هەیە نارە هەنیە بە زۆر کەمە لە چاو ساڵانی تر شێستانیش ئینشاڵڵا ئینتیزاری ڕحمی خۆیاکە ئینشاڵڵا زیاتر بە بازارکردنی بەرهەمی هەنگوین مەسەرم بینیمان 1-2 ساڵ لەمەوە پێش لە ڕێی خودی سەرۆگوەزیرانەوە هەم پاڵپشتیەوە دەکرێت هەنگوین بنێرێتە دەرەوە وەکو هەنگاوانێک ئەم هەنگاوت پێ چۆنە هەنگاوانە تەوان شتێکی زۆر باشە یعنی بە بازارکردنی هەنجین چونکە هەنگاوانەگە بێت و هەنجینی لا ماوە ینی زەوقی لەسەر ئیشەکە نامینێتن یعنی ئەوە شتێکی زۆر باش بوو ئینشاڵڵا هیوادارین ینی زیاتر هەنگاوی تری باشتریش بۆ دابین بکرێت ئینشاڵڵا ئێمە زۆر جار گەشتیارێکی زۆر دێنە هەرێمی کوردستان یەک لەو بەرهەمانی کە دەیانێ بیبنەوە هەنگوینە بۆ شوێنەکانی خۆیان بۆ شارە یا وڵاتی خۆیانە هەنگوینی کوردستان ئێستا چۆن لای بۆ تا یەکێک لە بابەتە سەرەکیەکان کە گەشتیارەکان یەکسەر دەیکڕن بڵێ تەمان زین لە بەچوایە بە زۆری ئێمە هەنجینی ئێمە زیاتر اعتیماد لەسەر وەکو برێن بەعارێ پێێن وەردل بەڕی ینی گورە چێویەکان ئەمە شێستانەکانمان زۆر الحەمدوللا لە گەرمیانیش هەرەوەیە ئەوە نیمانە مەسەن بۆکو جنوبی عراق دەرەوە هەنجینی سەدرایانەوە باختی پرتەقارە یان فلانە ئێمە مەسەنەکە هەنجینە بێتن یان لەوانێت لە هەزاران گوری هەنجینەکە کۆکرد بیتەوە هەر ئەوەش یانێ چەند جارێ مەسەن کە کوردستان پلێ یەکەمی بەدەستێنەوە لە پێشنگان نێودەوڵەتەکان. خواست بۆ هەنگوینی خۆماڵی ساڵ لە دوای ساڵ ڕوو لە زیادبوونە بە پێی قسەی فرۆشیارانی ئەو بەرهەمەش بێت کوالەتی هەنگوین نرخەکەی دیاری دەکات. ئێمە لێرە بەردەوام ئەم هەنجوونە ئەسڵیانەمان هەیە دەیان فرۆشین لا ئێمە بە زۆری سروشتین و بێشەکرن دا هەر لە شانە و لە شیلە و هەنجوینی دار و شەپلەتوکەشمان هەیە بەس ئێستا شەپلەتوکەکە بەردەست نییە ساڵانە سوپاس بۆ خی گەورە خەڵکانێکی زۆر سەردانمان دەکەن هەمووشی خواستی لەسەر هەنجوینی خۆماڵیە کوردستانی خۆمان لە ئێستاژە لەخوا بەزیاد ئێستا ئەو کەسانێک کە بەرهەمی ساڵانیان هەنجوینە سوپاس بۆ خوا داهاتێکی باش خڕدەکەنەوە ساڵانە هیانە بووە بە بژێوی ژیانیان سەرمایە و کاسبیان بەس ئەوەندەیە کە ساڵانە هەنجوینیان هەیە برەوێکی باشیان هەیە خزمەتێکی باشی دەکەن و
لە بازارشدا کڕیاری زۆر باشیان هەیە لا ئێمە هەمویان دەڕابتر هەرێکە بە شێوازەکە ئەم جۆریان کە شیلەکەیە لە ڕووی نرخیشەوە نرخەکەی هەرزانترە خەڵک زیاتر بۆ پاقلاوە و بۆ بەعزە شیرنیەک و یان مرەبای پێ دروست دەکەن ئەو بۆ شێوازانە بەکاردێنێ ئەمانش بۆ سفرەوخوانی بەیانیان و بۆ هەدیە و دیاری دەیبن و ئەویش بەعام کڕیاری هەیە. دەرمانێکە هەنجوین لە ئەسڵدا بەس دەڵە مرنی پێ ناگەڕێتەوە هەندێ دەرمانە بۆ هەموو شیفا خوا گەور لە قورئاندا دەفەرمێ جا بۆیە هەر کەسێک کە بڵێن بۆ منە هەنجوینی دەکرێت بە ئەسڵی بکرێ هەر نەک هەنجوێ هەموو بڵێن کەشتێکی خۆماڵی دەکرێت کە خۆماڵی چاترێکە لەوەی کە ئی حادی بێ جا بۆیە ئینسان ئەگەر شتی دەکرێت دائیم ئەو شتەی بکرێ با گرانتریش بێت لەوەی باشترەوەی کە ئیسفادەکەی لێکە بۆ ئەوی هەم دەرمان بێ هەم شیفا بێ بۆ هەموو ئینسانێکی ئینشاڵڵا. هەنگوین بەم هەنگاوانە دروست دەکرێت شیلەی گوڵ وەکو سەرچاوەیەکی سروشتی کاریگەری ئەنزیمەکان و مژینی شیلەکان پێدانی شیلە بە هەنگەکانی تر داکردن یان غەزن بە هەڵمکردنی ئەو ئاوە زیادەی ناو هەنگوینەکە تاوەکو ڕێژەی سەدا داخستنی کۆگاکان و ڕشتنی ژەهر لە ناو شانەکاندا